سڵاو ڕێز چۆنن هاوڕیان لە هیوام کە ڕەوشی خراپ نابێت ئەو ڕۆباز لە کۆنگرەی پارتی دەکەن ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ئێستاکەەوە دیارە خۆی کۆنگرەواتە مفاجات واتە گۆڕانکاری واتە لە دەموچاو لە سیاسەتی حزب بەڵام لە کوردستان هەمووی قەشمەری ڕوا بکەن شتەکان پێشتر بڕیار لەسەر دەدرێن ئەوەش نەک لە ناو پارتی ناوێچێتی ژاو بیرتانە وەختی خۆی یەکێتی کۆنگرەیەکی کرد بدایەتی 2000ەکان بوازم 2000 تاالبانی هات سەر منەسەیوتی ئەمە بێ ئەو دوسێ کەسە پێم ئیشم پێ ناکرد دەبی تەسکی بکەیت هەر بە چەپرا فایلداریان هەر بە چەپرا و مەسەڵەن نێوشیروان ئەوی بیسپا بۆ خۆی دەیکرد ڕاستە حزب لە کوردستان لەبەر ئەوەی شکلیان هەندێشت دەکەن بەس تاالبانی و ماڵی بارزانی و ئەوە یعنی شتێک ڕووی نەدا ڕۆژێک ڕۆژان جگە لەو ئیشقاقاتانەی ئەو ڕوویدابی هەتا لەو ئوزبەکستانەش ئەوە کاکە هەمە و ئیسلامی و هەموو کۆنگرە شتەکان قەشمەری خانەیەکی گەورەیە لە کاتێکدا کۆنگرە بۆیە دەکرێت ئاڵوگۆڕ بکرێت یعنی پێداچنەوە بە ڕەوشی کۆنی کلێنەکانی بەهێزکردنی خاڵە لە بە ئەو ئەوانەی کە جوان بە کوردستان ئەو شتانە نییە لەبەر ئەوێ زۆربەی بەرپرسەکان حزب بە مڵک باوچ خۆیان دەزانەوە دیتن ماڵی بارزانی و مەسعود بارزانی ئەو حزب خۆی دەزانی تاالبانی وا ناوشیروان وا لەبەر بەکەی خۆیان شتدایان دەناو لایەن دەدا ڕنگ بێ بڵێن تاالبانی نوێژ کوری کاچم جێ لێ ڕادەگرتی بەڵام هەر بە تەلەفۆنێک سەرۆک لیستە چیرایەدا پەرلەمانتارەشی عقوبە دەدا سەرکردەشی عقوبە دەدا و قسەی کۆتایی هەر بەخۆی دەیکرد هەر ئەو تاالبانی 2005 کە چێگە مەسعودی دانیش لە پێناوی کورسەکەی هەموو مەکتەب نەکەر هەموو زۆربیان زدی بوون چوو هەرمنەتی کەسیش نەزانی و تفاقشی کرد ناوشیروان ئەوێ حەزی لێبی کردی سبەی هەستایە ڕازەری دەی ڕۆژنامە قەپات دەکرد و دوای مردنیشان ئەوانە کوڕەکانیان بە مڵکی باوچ خۆیان دەزانن نیشێتی گۆڕان ینی ڕەنجە گۆڕانی زۆر نەزانن ئەڵێ وەڵا چ پلەی کورە بابە پلەی نییە بەس چیاو نەما بڕیاردەری گۆڕان و ئەوان وێرانیان کرد هەرحاڵ بچینە سەر پارتی هاوڕێیان کۆمەڵە گۆڕانکاری لە ڕێگە و بەرەو پارتی کۆنگرە دەڕوا دوای 12 ساڵ دوای 12 ساڵ لە 2002 نەیکرد لە کاتێک دەبا بە 4 ساڵی بکرێتە 8 ساڵی قوددا هەر ساڵی قوددا بە فرتفێری ئەولاولا هاوڕێیان بڕۆ بچین مێژووی پارتی بخینەوە کەس نییە لەوەش ئێرهابە مەسعود بارزانی زۆربەی هەرە زۆری بەخۆی نووسیتەوە بە زەوق خۆیشی و زۆربەی خەڵکیشیان ئەوانەی ڕایان جیابوو بێ لەگە ماڵی بارزانی کردیتی خائین و دوو کەس نییە زدی پارتی مێژووی پارتی نووسیتن چەند دێرەی وەکو مححمود عوسمان هەیە لە دوای ئاژ بەتاڵ کرایە بەڵام مەسەڵ موەسینی پارتی ئەخر موەسینی پارتی ڕەنگ زۆر کە زۆر بگە مەلا مستەفا و ماڵی مەسعودی لە بدایەتەوە ناو پێچەوانەوە لە پەنجابنەوە هاتنە ناو پارتی بە زۆرم نەشێنە تاالبانی ئەوانە نییە ینی چونتە رووسیا بەسە تا ئۆکەی پێ بکاتم ئەوە بی ئەگەنا دامەزرێناری هەمزە عەبدوڵڵا برای مەحمەد یعنی تاالبانی زۆرن ئەوانە کەسیان مێژووی پارتیان نەنووسیتەوە ئەوەی هەیە مەسعود بارزانیە و دەڵێن مەسەرەن عەلی عەبدوڵڵا جێگری ئەو جێگرەی کە نیان بردەوە کۆنگرەی جێگر کۆنگرە بوو لە نۆتنۆ و هەتا 6 ساڵی نووسە و مزەکەراتەکانیان لێ ئەدز کردێ بۆ زانیاریتان جێگری حزب بۆ دامەزرێنەرانی حزب بووە و ئەوەش محەممەدی مەلا قادری کۆچ کرد و ئەویش هەندە شتین مێژوی کۆنگرەی نووسیۆ لەگە عەبی فەیلی بە عەرەبی ئاو بێناو دەست هیچ کەنیە مێژووی حزبەکی 76 ساڵە بەس ئستنادی لەسەر نووسینەکانی مەسعود بارزانی ئەوەش کارە ساتێکە پیشاندا هاوڕێیان لەبەر هەندێ ینی تو ناتوانانی هەموو وردەکارێک ئەوی هەیە جێ لەو ئەو لای دەبیت بەڵام ئەن پارتی وەکو 46 کە دامەزرا تا 6 سال زۆر بە ڕێزکەی کۆمەنیستەکاندا دەڕۆژ ئەو کاتی مەت بوو و ئەوە پارتی پارتە هێزۆک بڕ کابەری حزبی شوعی دەکرد لە کوردستان وەکو شوعیەکی کوردستانی بەس بە ناوی پارتی بوو دەکرا طبعاً دوای هەفتە مەلا مستەفا دووکڕەکە خۆی هینا پێشەوە منداڵیش بوون ها خۆ دیارە ڕسمێڵیان لێ نەهاتیەوە کردیە مەکتەب سیاسی
بڕیاردەر وەفدی حکوومەت بوون وەفدی حکوومەت بوون لەگە بەغدا لە هەفتا و کە قیادەی موقەتە دروستکرا بۆ زانیاریتان سامی ئەوکو مەسعود بارزانانی دەری هەوڵی کۆتای دەبەست بە خۆی و براکەی مەلا مستەفا داینان مەسعود و ئیدریس هەردووک بوونە سەرۆک حزب هاو سەرۆکی لەوان دروست بۆ زانیاریت دەبۆ تەوازن بیت هەموو ئەوانەی ئاگادارن ئەڵێن مەلا مستەفا مەسعودی داناو بەس لەبەرەوەی وەزعەکان زۆر خراپ بوو کوڕەکانی کەی چوو بوونەوە ناو حکوومەت و ئیتر لە بە هەندێ ئیدریسیشانەگەدا ئەگەناک ئیدریس گەورەتر بووە بە پێشتی مالیشە دەبا ئیدریس بتە سەرۆک بەڵام مەسعود کاریگەرتر بوو و ئەخوری هەموو ئەو دەنگۆیانە هەیە کە کوژایە ژەهر خوارد کرا ئیدریس بارزانیش نێچیریا هینا پێش لە دوای وی هاوڵێن کۆنگرەی 19 تاوان علی عەبدوڵڵا جێگر بوو فەقیرەی ڕۆژێک بەلە سەقسێشی ئەوە ئەمە وەخت خۆی کردمانە بابەت بڵاوان کردەوە کە گوتبێنی هادی عیبەت و شتانە دەکەی کوڕی مەلا مستەفای بە بۆ کسلەیدا بوو بڕوا بکەن هیچ زراعەتیش نەکرد جێگەری مەسعود بوو کۆنگرەشیان کرد هەر بانجیان نەکرد هەر بانجیان نەکرد نێچیریان لە جێیدانە لە جێیدانە هاوڕیان لە کۆنگرەی 11 یەکەم جار مەسرور بارزانی هاتە پێشکە هاتبەوە بەڵام لە دەنگدان نێچیر دەنجی زۆر لەوی زیاتر هینابوو بۆیە نێچیر دەنجی زۆر هینابوو بۆیە لە دواتر مەسعود تیسکە قبوڵی نییە نێچیر کەوتە منافەسە دەنگدان بە کسە دەیکاتە جێگیر سەرۆک یان ئەو جارش بە تەمابی کاتە دەڵێن سەرۆک حزب بەخۆی دەچی لە بارەگای بارزانی دادەنیشی کە ینی سەرۆکاتی هەرێمی شیری وەردەگرنەوە چکو دەزانین لە ناو پارتی ئێستاش لە ناو جەماوەری پارتی نێچیر جەماوەری زیاتر لە مەسرور ئەرهابەکی زۆر بەکاردێنی بەڵام نێچیر بە پارەوە و زمان لوسی و ئیدارەدانی سەرکەوتوترە لە مەسرور کەسێکی زۆر قسەڕاق و نائیداری و تند و ئەرهاب و زایدەن هەتا کادری پارتی هاوڕێیان گۆڕانکاری بەس عەقڵی داهاتیە ئەو سەردەم چووە دەبینی سۆسیال میدیا هەیە کادری پارتیش گۆڕانکاری بەسەر داهاتیە هاوڕیان بێنە سەر کۆنگرەی کۆدەتا بەسەر مەست نێچیروان بارزانە 2010 دەستی پێکرد تا بەز نێچیر بڕوا بکەن لەگە لاهور کرا لە 2010 لەگە نێچیر کرا بەڵام هیچ ئەو کاتی نە میدیا هەبووە نا نێچیریش خۆی پچڕیتەوە ئەو بەتەواوەتیش ماڵی مەسعود داوەچی دێلنەوە دامو سعات نێچیریان کردە تەیرە معقولەکەی مەلا مەشهور بەڵام هەر ئەوەندەی شاپەکان لێنەدا ئەگەنا چ دەسەڵاتی هەیە سەدەی نەسەری لە کۆنگرەی 2010 تا ئەن باڵی نێچیری بە ئیجباری ها بە زۆرە منێ هەمووانێ سەچ ئاغاخان کە جێگیری نێچیر بوو نووری سنجاری کە پارەیەکی خەیاڵی و قەت دوو ئیدارەدان و سەرباز هەورامی کە دایانگۆ کات سەرکرداتی هەر بە زۆرم لێ مەسرور و مەسعود نابیخوایان هەربش هەوا دەریان کردنە دەرێ لە کۆنگرە دەریان کردنە دەرێ لە کۆنگرە هەتا وەڵڵاهی بڕوا بکەن چەندین کادری پارتی بەخۆیتی دەرێ نێچیراتی کاتان لێ دەکەم بڕۆن دەرێ دەبی بەس چەقوی لەگە مەسروری یەکتری بدەین نابی ئەنگۆ لە ناو کۆنگرە بن دەریان کردن دەرێ خەزورەکەی ئەوەی زەکەوێ هاوڕێیان بەڵام چیان هینا پێش باڵی نێچیریان لێدا پیرەکانیان لێدا وەکو فازڵ میرانی و ڕۆژ و بەنمونەک مەحمودە سوور و نادام چێوچی ئەو پیرانە دەنجیان گەلە کەمترینان لە نخبەی کە مەسرور داینا بوو کە سەدەینە سەرێ بە تایبەتی نەزەت حالی ڕەقەمیەکی ناودەمی مەسئولی کولفی کولی پاراستن یعنی خەتی خۆیان هەموو بردە پێش خەتیکیان هینا پاش و تەزویر بۆزان قەت زگمان بەخۆ نەستێ بڕۆن هەموو انتخاباتی پارتی ئەو چەند ساڵی ساختەیە یەک ساختەی ئەلکترۆنی یەکەم بە جیهاز پارتی هینایەتی لە کۆنگرەیە کردیتی ئەو ڕێبەر ئەحمەدە وەزیری ناو خۆیان کرد کە سەدەی نەسەوێ هاوڕێیان ئەو کەسانەی کە پارتی هینایە پێشە 2010 بزان چێوچێ بوو هیوا ئەحمەد مستەفا تۆمەتبار بە کوشتنی ئەوەی سۆرانی مامە هەمان لە ئەو کاتی ساسان عەونی کردە سەرکردایەتی عەلی تەتەر ئاکۆ چاوشی هێمن هەورامی هەمیان هینا پێش ئەو پاراستنانە هێمن هەورامی مەسئولی بەشی سۆسیال میدیای پاراستن بۆ زانیاریت ئەوانە راپۆرتیان دەنووس سۆرانی مامە محەممەد تیرۆر بکرێ سەردەش عوسمان تیرۆر بکرێ بۆ زانیاریتان ئەوە سەرپەرشتی ئەوە تا بەڵام کوتلەی نێچیری کوتلێ
ئەوەکان قەدیمەکانیان هەموو تڕۆ کرد بۆیە ئەو دو هیچیان کرد یەکیان کرد دواتر و تەزویر کرا 812 کەس ئەندام بوو بەڵام وتیان کارەبا کوژراوە لە پڕێک بۆ 1500 کەس پڕی کرد بە تەسکەی مەسعودی بە مۆری مەسعودی 700 کەسیان زیاتری نابۆ شۆرێ ئەو جە ساختە کرا لە ساختەکارێکرد چۆن بۆ هاوڕێیان باشە لە بیرم نچووە بەو جیازە کرا ئەو مەلا محەممەد قادرە حسابەوە کۆچ کردو تووڕە بوو گۆدبووی دەبی بە فەرز بشمێردرێ داوایان کرد هەموو ئەو بە زەجا کە تەزویر کرا و خەڵکاتە ژۆرێ و 812 ئێستاش دەرێن گویا 800 بەس دەبین کە دوایکوونیە وەچی مەڕ هەیە لەو خواردنێ پێوەردەبیتن دەرکە دەکرێتەوە یان بەرخ ئاوانە پێوەردەبن دەبینن لەو کۆنگرێش کو دەیگەێنە 1500 نازم 16 کەس بۆ چەند بووە یعنی تەزویریان کرد بۆ ڕێبەر ئەحمەد و بە جیهازی ئەوە مەسعود ئەخیری تووڕە هەستا بۆ گوتبی ئەوەی قبوڵیتی قوبڵتی گوتبیان بەدەست با بشمێردرێتەوە تەزویر کرایە بە جیاز ئەوەی قبوڵیتی قوبڵتی با بڕات دەرێ وتیان کۆمەڵێکی زۆر تووڕە بوون یەکێک لەوانە مەلا محەممەد قادر هەتا مرتە بۆ و داخەوە دیتان چەندجار قسەی کرد لێ دوانیدا و بە و کەسەرەوە مرد کورد گوتنی لەبەر ئەوی چوو بەکرد مەسعودیش پێی گوت کاکە خۆم هەڵ نابژێرم دنیا خۆتەر بژێرە دەردەچیاقت نەبیری چکوانە اتفاقی پشتەوە هەیە انتخاباتێکی خۆ ئاوان نییە چێ دەرەچی وەڵاوایان لێ کرد ئیتر ئەوە بوو کوتلەی نێچیری کوتلەی قەدیمەکانی و چانگر ڕێیان نەدا ئەو گروپە پاراستنە بێنە ناو مەکتەب سیاسی هەر لەبەر هەندێ دەڵێن مەسرور بارزانانی مەکتەب سیاسی پارتی لە دوای ئەو کۆنگرەوە مراند سەرکردایەتی بە پێشێ خستە بەرەوەی بەخۆیان سەرکردایەتی باڵا دەست بوون ساڵە باڵا دەست بوون وە نێچیریشیان کردە جێگر وەبی نەکەویتە منافەسە لەگەر مەسروری بەگەنا لە مەسروری دەباتەوە ئێستاش دەستیان پێکرد هاوڕێیان ماڵی بارزانانی ئێستا ببوورن یەک نمونێت کەتە لە بیرم نەچۆ نەزات حاڵی ئەو پیاوەی دەیان تاوانی کرد لە بۆ ماڵی بارزانانی پاراستنی ژیاندەوە و لە هەندە شوێنان باشیش بۆ زانات لە چاو هەندەشکە دەیان راپۆرتی خەتەر ڕۆیە نەزت حالی هەموو جێبەجێش نەکردیە بەڵام 20 ساڵ سەرپەرشتی پاراستنی کرد وە دەنجی یەکەمەکانی هینایە لە دوای مەسرور بارزان چکۆ گوتمانی چیر خۆیان نەبژارد کەچی ڕۆژێک پێیان گوت کرد نایەوە میوە تەواو لەسەر چشمە حالەشی نووسی ئەگەر دەویست بارزانانی ما بە وەزعەکان باشتر دەبوو تەنانەت شتە پاراستن تەسەوەر کە ئەوە کە هەیە ئاسنەکە برن بکری لۆیان برن نەکردیە سیارەکەی وەبستە شۆرە دەریان کردیە ئەوە فەزاعەتێکی زۆر گەورە بوو کەسایەتێکی ڕقم یەکەکانی پارتی مەسئولی گەورەترین دەستگای وا ئیهانە دەکرێت وا نێردرایتەوە ماڵەوە بەس ئەو دەمی دانی زەجەکی وا دروست نەبوو لە چای ئەگەن هاوە تو کابەت و ئەندامی کۆنگرێبی وەڵە لەوەی لاهوری خراپترە لەوەی لاهوری خراپترە ئەوەی بەسەر لاهوری هاتیە بەسەر نێچیری زۆر بە خراپتر هاتیە بەس نێچیر هەمملی خۆی شۆڕ دەکا و ماڵی بارزانیش نییە وەکو تەیرشی معقول فریان نەدایتە دەرێ ینی هەیکەلێک دایان نایە لە سەرۆکاتی هەرێم بەس بێدەسەڵات ئەگەر نایسە دەینە سەرێ چ لە نەچیر کرا لە ئێستا کەشە هاوڕێیان وەرە سیرکە نێچی مەسرور چوو 2020 300 کادیر و بەرپرسی لە وەزیر وەچی وەزیر مدیر عام ڕایۆژکارە باڵی نێچیری تەسفێ کرد لە ناو حکوومەت یەک کەسی نییە لەسەر لەوێندە یەک کەس نییە نزیکبی هەمووی برتر حکوومەت سەرۆکاتی هەرم دەوێن لەوێن دەریش جێ نابتەوە پڕە وە شێوەی کاکێ من هەورامی دەیگۆتێ من هەورامی بۆ ئەوە کاک مەسعود هاتبوو بە پێوە ڕاوەستا بوون جێگا نەبوو لە دەری ئەو هالەن لە سەرۆکاتی هەر چای دەخۆن کەریم سنجاری وای دوای ئەو هەموو ساڵی وەرە تو بەس چای بخۆن لە سەرۆکاتی هەرێم یعنی هەمویان فرێدایتە وێندەر وە نێچیر دەسەڵاتی هیچ نەمایە وە لە 2014 کۆنگریان نەکرد بە فیلمی داعش و سلاحیەتەکەی مەسعوددا بە مەسروری 600 کرد هەموو مەسئولەکانی کردە پاراستن و هیوا قەرەنی و ئەو ئالان حەمە سەعید و ئەوانەی هیوا ئەحمەد مستەفا هەمووی کردە مەسئولەکان و گۆڕانکاریەکانی هەمووی بەزەوق خۆی دەکرد ئەو نێچیرە بەناو جێگیری سەرۆک حزبە لە حزبیشی سلاحیەتی نییە
تاوان هاوڕیان ئێستاش دوێترین شتی کە دەمەوە بڵێم ئێستا مەسعود بارزانی 18 لە 20 کەسی دیژنەیەک دانایە ئەنگۆ سەرپەرشتی انتخابات بکەن برێم کۆنگرە بکەن هەرچەندەدان دێت تەفسیر هەیە دەڵێن دەستگای هەڵبژاردننی پارتی ئەو مافەی هەیە یعنی نازانم ئەوە دەوێت پێڕۆ پرۆگرام کە ئەوانە سەرپەرشتی کۆنگرە بکەن دەڵێن نا یعنی ئەو لە سلاحەتی سەرۆکایەتی مەسعوددا هەیە ئەوەیە بەس لەو تەزویرە دەستگای هەڵبژاردنەکە خەسرۆ گۆران و شیرن ئامێدی سەرپەرشتی دەکەن ئیتر ئێستا 20 کەس بە سەرۆکاتی ئیدریس هادی و شیرن ئامێدی ببرن ئیدریس هادی و نەجات عەلی نەجات ببرن ئەو مەسئولەی کە ئەو ژنە ئەوە باسی دەکرد نەجات حەسەن کەرکوچی ئەو ژنە هەبوو لە کوردستان پۆست ئابڕۆی برتم نامێ بێمەوە سەرێ لا غەنی عن التعریف ئەوانەی دانایە هیچ باڵی نێچیرنی لەبەرەی دەێن لە گرروپ لە هەموو شوێنێک باڵی نێچیری هەیە بەخۆتەنسەنەوە دەستگای هەڵبژاردن ئەوانە بە کەیف خۆی لە ئێستاکەوە هەرچی وەرە نێچیر جێگەری سەرۆکە حیزبە سەرۆکی هەرێمە دەگەی لە بۆی نییە کەس دیفاعی لێ بکە برێ من ئیشیرۆ دەکەم لەو ماوانە جگەلەوەی فارس نەوڕۆڵی کەمەیەکی کەم کەس باسمان کردوای ئەو میدیاکانی تر ئەو بوو گوتەبێژی ئەو حزبێ لە سلێمانی کاکە ینی ئەو شارە گەورەی و ئەوە لە قوربانی شەڕیناوە خۆیان لەوی چووە هەموو پلەکانی دەرێن بە ئەوەی خۆی کردی یەک مەقالەی نووسیا مەتنیە چیری کردیە و لە ناو خەڵک گوتی منیش درۆن چیری دەکەم 6 ڕۆژە شوم بزرە شۆن یعنی ئینسان لە تاسف کە ئەوە پارتی لە کادیری خۆی دەترسی کادیری خۆی شوم بزر دەکات چییە ڕکلامی کردیەوە لەوە زیاتر کادری لقی 8 چوینەکە نەچیری لەو ڕۆژانە هەڵاوی پیاوان پێشش کەشی فرۆدایتە ژۆرێ ناوەکان ئالەساس لەم بێ بەزەم دەبە ئەو ڕۆ ئەو بکەم ئەوانشی گرتیە یعنی ئێستا نێچیر ناتوانانی کەس استقبال بکە ڕکلام بکە باڵی نێچیری مستەهترن بۆیە ئەوەی لەگەر باڵی نێچیری دەکرێت بڕوا بکەن لەگە لاهوری زیاترە بەس نێچیر ئاوە نییە جێی دەخشێنی ملپان دەکاتەوە و پارتیش نییە بە تەواوەتی و گوتمان فڕی نەدایە و نێچیر لە پێناوی پارە و متەلەکات و مەشارەکانی خۆی 100 ئەوەندە ئیهانە بکرێت لە من وەگرن شقاق بە پارتی ناکە سقەی بەخۆی نییە و دەترسێت ئەگەنان نێچیر جەماوەری لە حزب لە ناو بارزانەکان سقات زیاتر لە ماڵی مەسعودی بۆ زانیاریتان قەت انتخاباتش حەقیبی نێچیر دەباتەوە لە کاتێک سەد چاوەی فەسادە لەبەر بەس مەسعود و مەسعود زۆر منبوس لە ناو حزبەکەی خۆشیان بڕوا بکەن لە ناو بارزانیەکانیش ئێستا زۆربەی خزم کە سوکارەکانی تەئیدی نێچیر دەکەن بەس نێچیر تێدانە سیفەتی قائیدی تێدانە و ئەو هەموو ئیهانە دەکرێت بۆی ئەوەش خەڵکەی زۆری ئێسارکردەوە دڵنیاشم نێچیر لە دوای کۆنگرە هەیکەلک دەبتە سەرۆک حزب من نازانین بەس یعنی هەموو ئەو مێژۆی نێچیر وابشاندا سەرۆک حزبە کارتۆنی ومەلا مستەفای گیسکە دەینە پێش کۆستا خۆ دەبینن وەزیر و بە ناوی حکومەت چیە ئەوەیە سەرۆگی ماڕی بارزانە بە کەیف خۆی ئەو سەدەینتە پێش و بڕبڕەوە ئیشیرۆ دەکات تا من ئەو موکسی ئەو لە ئەوروپایاندانە من سوورش من بووزە وەستیش ئەوە بە خۆتان دەزانن سەرۆکیوێ ئیتر ئەو دووە مەسرور و بابۆ و گسکە و گەورەکان هینایتە ناو حکوومەت و حزبیش لە پارتی وەردەگرنەوە لا مەسرور نێچیری وەردەگرنەوە نازانێت بەهەرحاڵ ئەو وەزعی ئێستای پارتیە کۆنگرێکی گاڵتە جاری مەسعود کولفی کولا کە لە ژیانی وا بڕیادن بڕوا کە دەڵێن لە هیچ قۆناغێک هەموو کات هەندێک لەم پەری لە بەرامبەر هەبووە کۆن گروپەچی مەکتەب سیاسی بۆی کە زۆربەی تیرۆر کرد وەکو زعفەری بەکو جەوهەرنامەق فەریدین جوانڕۆیی فەلەکە دینکاکەی ئەو کابرایە دەرجیج فەتحوڵڵا و دەیان کادری کەشی تیرۆر کوڕۆ پارتیار ئەمە تیرۆر خەڵکی و ئازادی خوازی کادری خۆشی وید کۆبلی فازل بەرواری و پڵنگ و نازان بڕۆ دوێت بە 15 کەسی کەشە حتا ئیدریس هادیەش ماوەیەک ژەهری درابێت لە پرچی بڕوا بکەن پرچی هەڵدەوەرە و ژەهری درابەوە پەلەگەیان دیانە کاتێک سەرۆکی زانکۆی سلا ئەو بەهەرحاڵ مەسرور بارزانی کوتلەی خۆی ئەو جارەی هەموو پاراستنەکان وەکو کۆنگرەکانی کە و پێشتر بە نمونە ساسان عەونی و ئالان و هیوا گەیلانی و هیوا ئەحمەد مستەفاوانەی پڕ کرد ئەو جارەی دوو هەندێک کە پڕ دەکات نێچیریش هەر دەبی بۆ خۆی
لە سەرۆکاتی هەرێم چای بخۆنەوە هاوڕێیان ئەو کۆمەڵک زانیاریم لەسەر مێژووی پارتی ئەو کۆنگرەی کە مەسعود بە تەمایە کاتن گاڵتە جاریشکێ بۆ میلەتە دەکرێتن دەبی ئەمە زگمان بەخۆ نەستێتەوە کادیری وتە بێژی پارتی لە سلێمانی شوم بزرا چی ڕکلامی لۆ نەچی دەکەن ێ چی لە بۆ نیە کۆنگرە بکاتن ڕکلام لۆ خۆی بکوستە ناو خەڵک و خەڵک استقبال کە دەیگرێت لە دەرێ لە حکومە تەسفیان کرد لە حزب تەسفیان کرد ئەتر ئەوە ڕەوشەوە دیتیشتانە ڕۆژانە بەناوی مەلهەیک و لە کاتێکداوە شەڕی اقتصاد بووها بۆ زانیاریتان یەکەم جارە زەربەی اقتصادی دێدن ئەگەنا مەسعود بارزانی باشزانیان فەزاعەتی کەش هەیە بەڵام ئیتر ئەوە بڕە ینی لە شەڕی ئیداری و حزبی و گویانیانە ناو شەڕی اقتصادی ویستم ئەو زانیارێتان پێڕابگەم و چاوەڕێژ دەکەن چاودێرێکین لەسەر ڕەوشی پارتی بزانین بە چێ دەگات کاتێکی خۆش